الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. برایانی خۆشەویستم، لە زنجیرە باسەکانمان دەربارەی ئاداب شەرعیەکان ئەمڕۆ ئینشاءالله لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە باسی ئەدەبی شەفاعەتکردن نەکەین. ئەدەبی شەفاعەتکردن واتە تکاکردن. طبعا ئەدەبی شەفاعەتکردن خۆشەویستەکانم بە کوردی خۆمان یعنی بە عوامی ناو عەشایری خۆمان یعنی واستەکردن. واستە ئەوەیە کە تۆ ئەڕۆی بۆ لای بەرپرسێک واستە بۆ کەسێکەکەی. ئەدەبی ئیسلام چۆنە بەرامبەر ئەم مەوزوعە؟ ئەم بابەتانە گرنگن بەڕاستی، پێویستە ئێمە هەمومان شارەزاییمان دەربارەی هەبێ. طبعا ئیسلام دینی خێر و چاکسازیە لە نێوانی خەڵکیە. هانمانەدا دائیمەن هاوکاری یەکتری بکەین لەسەر چاکە و لەسەر چاکەکاری. مەسئلەی واستەکردنیش واتە شەفاعەتکردن، ئەمیش لە ڕاستیە بەشێکە لەو بوارە، بەشێکە لەو بوارە. بۆیە هەندێک ئادابی بۆ داناوە شەریعەتی پیرۆزی ئیسلام ئەبێ ئێمە بیزانین. یەکەم، ئەو شەفاعەت و واستەی کە ئەیکەی ئەبێ لە خێرا بێ نەک لە شەڕ. شەفاعەت ئەبێ لە خێرا بێ نەک لە شەڕ. خوای گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ من يشفع شفاعة حسنة يكن له نصيب منها ومن يشفع شفاعة سيئة يكن له كفل منها. سورة النساء آية 85. هەر کەسێ واستەی چاک بکە، واستەیەکی باش بکە بۆ خەڵکی، شەفاعەت و تکایەکی باش بکە، بەشێکی بەرەکەوێت لە چاکەکە. هەر کەسێکیش خوا پەنامان بدە شەفاعەت و واستەی خراپ بکە، بە تەئکید لەو خراپەیە بەشێکی بەرەکە. بۆیە ئەو کەسەی کە شەفاعەتی بۆکەی یان تکای بۆکەی با بزانی لە خێرەکە بەشداری و لە شەڕەکەیش بەشداری. یعنی ئێستا ئەگەر بەهۆی تۆوە کەسێ بێتە بەرپرس، بەیانی چاکە بکات توش خێرت دەسەکەوێت، و ئەگەر خراپەش بکە تۆ شەڕت دەسەکەوێت. والرسول الله صلى الله عليه وسلم فرمي لحديثة اشفعوا تؤجروا. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمي شفاعت بکەن، واستە بکەن، خێرتان دەسەکەوێت. طبعا واستەی چاکە. دووهەم ئەدەب لە ئەدەبەکانی واستە و شەفاعەتکردن ئەوەیە کە ئەو شەفاعەت و واستەیە لە حەدێک لە حدودەکانی خوایە نەبێت. حەدێک لەسەر کەسێ جێبەجێ بوو بێت، گەیشتێتە بەردەم دادگا، تۆ بڕۆی شەفاعەتی تیا بکەی بۆ ئەوەی جێبەجێ نەکرێ. لە ڕاستیە ئەمە بۆ وایە لەبەر ئەوەی شت گەیشتە دادگا و حاکم بڕیاری لەسەردا، دەستکاریکردنی تێکدانی قانون و یاسایە. دوایی ئیتر خەڵک حەساب بۆ یاسا ناکە. بەڵام پێش ئەوەی بگاتە یاسا، تۆ ئەگەر سوڵحی تیا بکەیت و بتوانی کارێکی خێر و قسەیەکی خێری تیا بکەیت، ئاساییە. لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم صفوانی کوڕی ئومەیە کوڕی خەلەف بوو، کابرایەکی خراپ، دژایەتی پێغەمبەری کرد تا کوژرا بەدەست مسلمانان. بەس صفوانی کوڕی دوای ئەوەی کە فەتحی مەککە بوو، صفوان ماوەیە ڕای کرد خۆی شارد و دوای هاتووە مسلمان بوو، کەوت لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو زەلامەیە کەوا ئێژێ من زۆر قیرم لە محەممەد بوو، لە هەموو دنیاە هیچ کەسێک ئەوەی محەممەد لە دڵما بوغزایی نەبوو، بەس ئەوەنە یارمەتی دام، ئەوەنە پارەی پێمدا تاوای پێات بۆ خۆشەویستترین کەس لەلەم. ئەم صفوانە ڕۆژێکیان لە مزگەوتە هەڵاژێ ئەخەوێ عاباکەی ها لە ژێر سەریا بۆ خۆی کابرایەتی عاباکەی دەزێغێ، خۆی دەوڵەمەنە، عاباکەشی زۆر بەنەرخ بووە، زەلامێتی عاباکەی ئەبا کە عاباکەی با ئەیگرن ئەیگەێنە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، و پێغەمبەری خوا بڕیاری دەستبڕینی لەسەرەدا، یعنی محکەمە بڕیارەدا کە پێغەمبەر و کاتە حاکم بووە. صفوان ئەڵێ بابا من نەمهێنا بۆ ئەوەی کەوات و دەستی ببڕیتەوە،
منەوە عەفوم کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کاتی عەفوت بکردایە پێشەوەی بگاتە ئەیرە نەتێنایە کە گەیشتە بەردەم دادگا عەفو نییە لەبەرەوەی خەڵک لە دادگا بترسێت. خەڵک ئەگەر لە دادگا نەترسێ زۆر خەتەرە. کابرایەک یعنی ئافرەتێک لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڕۆیی لە ماڵ و لەو ماڵ چشتی ئاورد و ئەیدزی و نەیەگەڕانەوە جارێ دوو سێ چوار مەوزوعەکە شکاتەکە گەیە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕیاری دا دەستی ببڕێتەوە. طبعا ئەم ئافرەتە لەبەر ئەوەی لە بەنی مەخزوم بوو لە عەشیرەتێکی بە نرخی قوڕەیش بوو هەموو قوڕەیش کەوتە تکاکردن بۆی ئەو ئافرەتە دەستی نەبڕێتەوە. ئیتر کەس نەمانێنێنە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتى آخر کەس ئوسامەیان ناردە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئوسامە طبعا پێغەمبەر خۆی گەورەی کردووە کوڕێک بوو وەکو حەسەن و حوسێن خۆشی گەرە بوو. کاتی هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تکای کرد کە دەستی نەبڕنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئوسامە ئەتەشفع في حد من حدود الله. ئوسامە تێی تکا ئەکەی واستە ئەکەی لە حەدێک لە حەدەکانی خوا بۆی جێبەجێ نەکرێ. چوە سەر مینبەر زۆر تووڕە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی واللهی ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکات دەستی بڕنەوە. قەومەکانی پێش ئێوە ئەگەر کەسێکی بنەماڵەدار دزی و خراپەی بکردایە لێی خۆشە بوون، بەس ئەگەر کەسێکی بێکەس دزی بکردایە لەسەری جێبەجێیان نەکرد ئیتر شتی وانە. ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکات دەستی بڕنەوە مەجاری ئیتیانێ ئاوا یاسا تەطبیق ئەکرێ. ئیتر دزی نەما حتا پێغەمبەری خوا وەفاتی کرد کەس نەیوێرا دزی بکات. دوای ئەوەش ئیمامی ئەبوو بەکر دوای ئەوەش ئیمامی عومەر کەس نەیەتوانی دزی بکات چونکە دەرگاکانی داخست. یەکێکی تر یەکێکی تر لە ئادابەکانی واستە و شەفاعەتکردن لەبەر خاتری خوا بیکە. لەبەر خاترەوە مەیکە خەڵک بڵێ بەڕێز عەشرەتە خەڵک بڵێ پیاوێکی معقولە خەڵک بڵێ نازانم چییە لەبەر ئەو شتانە مەیکە. کاتێ واستە بۆ کەسێکەکەی مادام واستەکە لە خێرایە شەفاعەتەکە لە خێرایە بیکە و لەبەر خاتری خوا. ئێمە وتمان نیەت شتەکان نەگۆڕێ. نیەتت بۆ خوا بێ ئەوێتە عیبادەت بوت. لەسەر ئەمە خوای تعالی فەرمێ لا خەیرە فی کەثیر من نەجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. چوارەم کاتێک ڕۆی شەفاعەت بۆ کەسێ بکەی تکا بۆ کەسێ بکەی واستە بۆ کەسێ بکەی لای بەرپرسێ وەختێکی گونجاو دانە بەڕێزان وەختێ دانە کە گونجاو بێت چونکە جاری وایە ئەو کەسە گەرماوگەرم بڕۆی شەفاعەت و تکای بۆ بکەی لەوانەیە زیاتر لەسەری بکەفێت. دائما وەقتی مناسب زۆر مهمە. حکمت ئەوەیە شتی مناسب لە شوێنی مناسب لە کاتی مناسب ئەدانی ئەوە حکمەتە. ناکرێت شەفاعەت لە کاتێکا بکەی کە گەرماوگەرم بێ. بۆ نمونە ئێستا کابرایەک دایە لەم بە سیارە دایە لە یەکێک کوشتێتی یان خسێتە مستەشفا تۆ هەر یەکسەر ئەو ئێوارە بچی بڵێەوە کاکە کوڕەکەمان بەردەن ئەمە کەی ڕاستە ئەمە کەی ڕاستە ئەلە لەقەل دوو مانگ بیتێ لەبا لە سجنا بێ ئەم دایە لە ئەو بێ لە با تۆزێک مەوزوعەکە هادئ بێتەوە وەزعەکە هادئ بێتەوە ئەمجا بڕۆ قسەی تیا بکە قسەی خێری تیا بکە. بەڵام ئەو کاتەشە ئەبێ ئاگات لێ بێ زوڵم نەکەی چونکە ئیسەیەکە لە مەرجەکانی تریش ئەوەیە. ئەمجا کاتێ شەفاعەت بۆ کەسێکەکەی بە قسەی خۆش بە قسەی جوان براینە بەرپرسەکان کاتی ئەچی بۆ لایەن ئەو خۆی وە گەورە ئەزارێ توش ئەتەوێت کارێکی پێ بکەی یعنی وەکو بڵێ بۆ ئیشی ڕۆیتە بۆ لای کاتێ بۆ ئیشێک ئەچی بۆ لای ئەبێ یعنی بە ئوسلوبێکی نەرم قسەی لەگەڵا بکەی نەک بە ئوسلوبێک قسە بکەی قورکەیتە سەر کابرایەوەی ترەبارەکە لەسەر قورسکەی. پیاوچاکان لە قەدیما کاتێ بڕایەن بۆ کارێکی خێر حسابی کاتی گونجاویشیان کرد و حسابیان بۆ قسەکانیشیان کرد قسەکانیان هەم کەم هەم کورت یعنی ها وە کورتی قسەیان کرد و قسەکانیشیان هەڵا بژار یعنی قسەی جوانیان ئەکرد لە شوێن خۆیان دایان
جاء والزور ضرورة كاتك أتوق سيخير بو كسير كي سكت بعد جوعان به تيكي مدى أريد شاكي مكا بوي تيكي يعني أريد بس اللي مدى بوي تيكي ندي أنا كسي أروك كاريك كا أيوة شاك بكا بخوي خرابك أريد شاكي مكا بوي خراب نبي أويه شاكي مكا بوي خراب نبي أنا كسي أيوة شاكي على أساس بخوي خرابك ششم أو كسي كتو أتشي بل واسطي لاكي بربرسي يعني بربرسي كتو أتشي بولاي توشي إحراجي مكا أجر بيكرا أو خير على خير دس خوشي ليبكا وسفاسي بكا أجر بيشي نكرا تورما وقصي غلط مكا جاري وايا أو كسا بيناكلي جاري وايا كسا بيناكلي بونا كسي كي بنا مالكي تور رويشتوا حادثي كي كذا لقلب بنا مالي فلان 10 تو أروي تكليف للرئيس 10 كاكي الرئيس 10 تشيبكا سيركا أمي وكجرا وليدرا وسيركا مناري هي يتيمي هي بيوجني كوتو كوسي كوتو فقير حالة قرب السرع توش أروي أتبيت أفريقيا آخر أمل ليلة تشيبكا كابرا أبي إنسان أصول خوشة أقر تشتكي بيكرا باشا بينكريا ليتو رمبا بيغمري قوة صلى الله عليه وسلم يا بي هني لسلف ولا بيا كان متي أنا من شفع لأخيه شفاعة فردت فلا يغضب أقر شفاعة البوكس يكرت ورق سكت ور نجيرات والرموا حوتم شفاعتك لسر حسابي حقي خلقي ترنبي بريزان ياو معقولة كان ريش سفيا كان ملا كان كاتي واسطة بوكس يكن يا شفاعات بوكس يكن لسر حسابي خلقي ترميكن أي ستو أريد أتوك يعني كسيت شاكب وكسيت كي بلام لولا ظلم لكسيت رك أي هاوار ظلم لكس مكان كابلا يقول كريا تسريا والله شلوبات بوا عيسى زلامة هاي حر إفليج بوا كابلا جوينا ذات ما طور لا وبان أمجع دل سطر وأدا ليك إفليج يكاتو دا طور ولا كاك عفيكو كابراج أولادنا من مسروف لسرخو يكا إيه ما ظلمني والله ظلم بقى كمان لخومان بيغمري خاص الله صلى براكت عن سربخن ظالم بيا مظلوم بيا وتعني بيغمري خو اگر مظلوم بيا سريخي بس اگر ظالم بيا شلون سريخي فرمي دسي بقرا ميلا ظلم كاك من دس ام نقرم ودس او نقرم والله دواني البان ام جعدت دواني ابو بيري ابو دو سياره مسابقه انا كنت لصد كم تبنغ الرويشت لبان ام جعدت اي والله اوانا حقا داير بقري تخواروا سياره كان لي بسيني وبيان خي تجير دار حتشي اعضاء انا نقش مشكله تملك او بدا ليك قناحني عفوكي قناحني بروي صلحي بوكي قناحني للسجن دريكي هذه الشت هي زور غلطه هر کسی کیش کروید ولی واسطه کت کرد و اتدم تو شکری بکن سپاسی که او پیغمبری خاص الله صلی الله علیه و آله شکری خلقی نکرد شکری خوای نکرد هر کسی سپاسی خلقی نکرد سپاسی خوای نکرد و دا و کرم فایت علی الرحم بهم ولا يكمن سبحان ربك رب العزة عما يصفون